ئەم پرۆژە ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری بڕیاری ئەنجامدان و سازدانی داوە و قەرار بوو لە 6 مانگی یەکی ئەم مانگا کە تیایان ئەنجام بدرێ، بەڵام لەبەر 3 هۆکار ئێمە دوامان خست بۆ کاتێکی گونجاو. یەکەم لەبەر ساردی کەشوهەوا و سەختی کاتەکە، دووهەم لەبەرەوەی بەشێکی باش لە قوتابیانی زانکۆ ئێستا لە ئیمتیحانان مەجالیان نییە بەشداری بکەن، تەڵەبێکی زۆر هەیە لەسەرمان کەوا دوای خێن بەشداری بکەن. سێم لە بەشداربووانی ئەوانەی پیان خۆشە بەشداری بکەن، داوایەکی زۆر لە هەموو شار و شارۆچکەکانە لەسەرمان هەیە، تەڵەبێکی زۆر کە ئێمە بۆ ماوەیەک دوای خێن بۆی ئەوانش بتوانن بەشداری بکەن. لەبەر ئەم 3 هۆکارە و زۆربەی سەرپەرشتیارانی ئێمەش لە شارەکانە داوایمان لێ ئەکەن کە واوکو ئێمە کاتەکەی دوا بخەین، کاتەکەی دواخستن بۆ هەمووان باشترە لە ئەو ئەسبابانە باسم کرد. بۆ بەڕاستی ئەلحەمدولیلا ژمارەیەکی زۆر بەرچاو بەشداری کردووە و ئێمە هیچ گرفتی ژمارەمان نیە، ژمارەکەمان لەوانەیە لە هەرچی مسابقە تایسا کراوە چۆتە سەرتر لەسەر و هەموو ئەو ژمارانەوەیە. بەڵام ئێمە لە ڕاستیە لەبەر کەشوهەوا سەبەبێکی ڕئیسیە کە هەموو وەکوتم نوێنەرەکانمان لە شارەکان زۆر داوامان لێکن کە واوکو باران ئەبارێ، ئێمەش زۆربەی تاقیکردنەوەکان لە شوێنی گشتی و کراوە ئاکەین. ئەگەر باران بێ، چ باران ببارێت، چ عەرزەکە تڕ بێت، چ هەوا سارد بێ، یعنی ئەوانە هەمووی ڕێگرە بن، چکە ژمارەکە زۆر زۆرە و خەڵکەکە یەکجار بەشدارێکی فراوانی کردووە. لەبەرەوە بەشداربوون ئەمە هیچ علاقەی بەوە نیە، بەڵکو بەشداربوون زۆر زۆرە. ئێمە گرفتمانەوەی خەڵکەکە زۆرە، نایسە خەڵکەم بووە ئێمە لە قەعامان کردو هیچ گرفتمان نەبوو، لەبەر زۆری بەشدار بوو ئێمە یەکێکە لە هۆکارە ڕئیسیەکان بۆ دواخست.